سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش من لە ناحەی حاجەوە لەگەڵتانم ئەمڕۆ بەنامەی تایبەتمان هەیە سەبارەت بە جەژن لە جەژنی ڕەمەزانی پیرۆزدا چەند پرسیارێک لە هاوڵاتیان دەکەین سەبارەت بە جەژن لە ئێستا و لە ڕابردوودا چۆنا بینەرمان بن. ئەوم کاتت با جەژنی پیرۆز بێت بەڕێستان ئەمڕۆ گەڕاوی سەردانی دۆست و ناسیاوت کردووە؟ بەڵێ سەردانی ماڵە خزم و دۆست و ناسیا و ئەوانەی کە لەو دوور و بەرە سەردانمان کردمەوە. جەژنی ئێستا بە بەراو بە جەژنی ڕابردوو چۆنە؟ جەژنی ئێستا خۆشتیان جەژنی ڕابردوو؟ وەڵی جارە بەپێی تەمەنەکان دەگۆڕە جەژنی حتمما جەژنی ساڵام خۆشر و کە تەمەنی لە تەمەنی منداڵیدا هەروەها جەژنی ئێستاش بەڕاستی جەژنیش خۆشە و هەم کەشەوەکەش خۆشە و جەژنێکی باشە ئینشەڵڵا. بەخێراتتان دەکەین ئەمڕۆ سەردانی یەکە بە یەک ماڵە خزمەکانمان کردووە جێژنانە بەمەڕاستی جێژنە پیرۆزدە و جێژن لە هەموو مسلمانان پیرۆز بێ بە تایبەت لە گەلی کورد لە ئێوەش پیرۆز بێ. پامی تۆ چییە وەچی بۆ هاوڵاتیانی هەرێم؟ وەڵا پای من ئەوەیە ئاشتی و برایەتیە داوا دەکەین ئیشەڵڵا هەموو برابین هەموو بەیەکەوە ڕێک بین سەردانی یەکدی بکەین خزم و کەسوکار بۆ جێژنە پیرۆزدە سەردانی یەکە بە یەکی ماڵەکان بکەن. ساڵانی تر نەمان دەتوانین گەڕێ لەبەر نەخۆشی کۆرۆنا هەبوو ئەم ساڵ بەڵام شکل خەڵکەکە بە عام دەگەڕە سەردانی خزم و دۆست و برا و کەسوکاری خوان دەکەن و بەمەبەستی جێژنە پیرۆزدە. ئەم جێژنە بە بەراورد بە ساڵەکانی ڕابردوو چێژداوی ماوە جێژن؟ وەڵا قوربان ئەم ساڵ باشتر بوو لە ساڵەکانی تر لە 3-4 ساڵ لە پێش ئێستا. ئەم ساڵ کرد زۆر باش بوو خەڵکە بە گروتینێکی گەرمەوە پێشوازی لە جێژنی ڕەمەزان کردووە لە ڕەمەزان کردووە سپاس بۆ خۆی خەڵک ئەو ساڵ هەموو بە ڕۆژوو بووە. ناوچیا نما نماخان جەژنانە دووەرگرت؟ با چێ جەژنانە پێدەن؟ ماڵێ نەکن چەند دووەرگرت جەژنانە؟ نەکن بابمان پارەیان لەوە چکولات زۆر باشە جەژنە پیرۆزە لە چێ دەکەیت؟ هەوا سڵاو لێبێت ئەم کاتت باش جەژنت پیرۆز بێت پەیامی تۆ چییە وەکو هاوڵاتیەک سەبارەت بە جەژنی ڕەمەزانی پیرۆز؟ سپاس دەکەم ئێوەش بەخێر بێن پیرۆزبای جەژنی ڕەمەزانی پیرۆز لە هەموو مسلمانان دەکەم خوای گەورە بەرەکەت بخات دین و ئیمانی هەموو مسلمانان بەرەکەت بخێتە ئەو تەقوای کە کردومان ئینشەڵڵا خوای گەورە ئیمانمان سەلامەت دەکات کوردستانمان بۆ ئاوادان دەکات ئینشەڵڵا وەسعەکەمان بۆ خۆش دەبێت. سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو خزم و دۆستان و هەموو خۆشەویستانێک کە تاعات و عیبادەتیان لێ قبوڵ بێ یا ڕەبی سپاس دەکەم زۆر سپاس بۆ کەناڵی ویزگە. گشتی جەژنی ئەم ساڵ گەڵ جەژنی ڕابردوو چۆن بوو ینی بە بەراورد بە جەژنەکانی ڕابردوو؟ بەڕاستی ئەم ساڵ تۆزە گرانی بوو جەژنەکانی ئەم ساڵ گرانی پێوە بوو خەڵک زۆر دڵی خۆش نەبووە بەڵام لەخوا بەزای بۆ عیبادەتەکە زۆر باش بوو عیبادەتێکی زۆر چاکراوە الحەمدولله خوای گەورە بەرەکەت بخات دینی ئیمانی هەموو لە عەقبانەوە. سڵاوتان لەبێت جەژنتان پیرۆز بێت. ئێستا بە بەراورد بە جەژنی ڕابردوو چۆنە و جەژنی ڕابردوو ینی جەژنەکانی جێژنی ڕابردوو زۆر خۆشتر بۆ لی ئێستا خەڵک دڵی ئەوەندە ناڕەحەت و بەرتەنگ نەبوو ئێستا لەبەرەوەی قەیرانیان دروست کرد بە هەموو شێوازێک ئەنی دڵتەنگ بووە خەڵک بەوەی ناڕەحەت دەبێت پێی ئەنی نازانم بڵێ بچیت بووە هەتاکەین ئاوا بەو شێوە ئەو خەڵکەی برسی دەکەن و تینوو دەکەن و ڕوت و ڕۆژاڵ دەکەن. جەژنی ئێستا و جەژنی ڕابردوو جەژنی ئێستا هەمان چێژی جەژنی ڕابردوو هەیە؟ نە ناوەڵانێتی ناوەڵانێتی بەیشەوە جێژنی قەدیم زۆر خۆشتر بوو لێ ئێستا کابرا دوو ماڵە ڕاو دەکا ئەگەر نەبێت لێ وەڵاو نەخۆشە و ماڵێ کابرا ناوی سەردانی ماڵ کابراش پێ لەبەرەوەی هێندیانە شتی سەیری دروست کردووە. تۆڕە کۆمەڵاتیەکان ئەم جێژنەکانی کاڵ نەکردوێتەوە وای نەکردووە هاوڵاتیان لەڕێی تۆڕە کۆمەڵاتیەکان و جێژنە پیرۆزیێت بکەن و سەردانی کردنەکەن؟ سەرتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم جێژنە پیرۆزش لە سەرجەم مسلمانانەکەم وەک لایانی تۆڕە کۆمەڵاتی بەرەوەڵا
هەر نەک کاڵی کردێتەوە بگرە زۆریش کاڵ کردێتەوە یعنی جاران سەردانی ماڵان نەکرایە بە هەموو شێوەیەک جژنە پیرۆزەکرا بەس ئێستا لە ڕێگای تەلەفۆنێکەوە لە ڕێگای مەسجێکەوە نامەیەکەوە جژنە پیرۆزە دەکرێت و ئیدی کۆتایی پێدێ بەس جاران سەردانی هەبوو جژنە پیرۆزە بوو گەرم و گوڕی هەبوو یعنی کۆمەڵێک شت ئێستا ئەو تۆڕۆن کۆمەڵاتیانە پەیدا بوو بەڕاستی جژنە پیرۆزەی کاڵ کردێتەوە. بانگەواز دەکەین بۆ سەرکردەکان کە داوایان لێ دەکەین سوود لە جەژن ببینن ئاش بنەوە تەبابن کێشەکانیان وەلا بنێن یعنی گرنگی بە کێشەی مرکزی بدەن کێشەی گەورەی کورد کێشە لاوەکیەکانی خۆیان بەلا بنێن دۆست و برابن ئەو ڕاگەیاندنەتون و توژێت لە دژی یەک ڕابگرن بەڕاستی جێی داخە یعنی کە هیچ سوودیان وەرنەگرتووە لە جەژن و لە مانگی ڕەمەزان.